سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵام کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش بە بەرنامەیەکی تایبەت هاتووینەتەوە خزمەتان. ئاگادارن ئەمڕۆ 16 مانگی سەرماوەز ڕۆژی خوێندکارە لە ئێران. تا ساڵ بەسەر کوژرانی سێ خوێندکاری زانکۆی تاران واتە مستەفا بزورنیە، ئەحمەد قەنچی و مێهدی ڕەزەوی لە ڕێکەوتی 16 سەرماوەزی ساڵی 1332 هەتاوی تێدەپەڕێت. مێژووی هەمووی ئەم ساڵانە مێژووی پڕ لە هەوراز و نشێوی بزوتنەوەی خوێندکاریە. ئەم ڕۆژە وەبیرهێنەرەوەی دەیان ساڵ خەباتی بێپسانەوەی خوێندکارانە لە ئێران لە دژی دوو ڕژیمی پاشایەتی و کۆماری ئیسلامی. ئەمساڵ ئەو ڕۆژە هاوکاتە لەگەڵ ئاخێزی شۆڕشێکی سیاسی بەرین بۆ ڕزگارکردنی کۆمەڵانی خەڵکی ئێران لە چنگ مەینەتیەکانی ڕژیمێکی کۆنەپەرست، دیکتاتۆر و سەرکوتگەر. بزوتنەوەی خوێندکارانی ئێران کۆڵەکەیەکی بەهێزی ئەم شۆڕشەیە. خوێندکارانی زانکۆکانی کوردستان بە سەهمی خۆیان هەر لە سەرەتاوە دەوری پێشەنگایەتیان لەم شۆڕشەدا بینیوە و ئێستاش بێڕاوەستان لە پێناو ئامانجەکانیاندا خەبات دەکەن. ئێمە لەسەر ئەم بابەتە داوامان لە دوو میوانی بەڕێز و خۆشەویست کردووە کە بەشداری ئەم بەرنامەیە بن. هەڵبەت ئەم بەرنامەیە لە دوو بەشدا پێک دێت. بەشی ئەوەڵی بەرنامەکەمان بە میوانداری بەڕێز کاک سیاوەژ محەممەدی چالاکی سیاسی کە لە وڵاتی ئەڵمانەوە لەگەڵمان دەبێت و بەشی دووەمیشی لەگەڵ دکتۆر سعید شەمسی مامۆستا و چاودێری سیاسیە کە بەشی دووەمی لەگەڵەوە پێک دێت. ئێستاش دەچینە خزمەت میانی بەڕێز و خۆشەویستمان. بەڕێز کاک سیاوەژ ئەم کاتت باش، زۆر سپاس بۆ ئەوەی کە بەشداریت لەم بەرنامەیەدا کرد. ئەم کاتەوە هەموو کاتێکی ئێوە باش و سڵاو و ڕێزیشمەیە بۆ هەموو بینەرانی بەڕێستان. زۆر سپاس. کاک سیاوەژ با لێرەوە دەست پێ بکەین پرسیاری ئەوڵمان. ڕۆژی دانیشتجوو لە هەلومەرجی ئێستا چەندە گرنگەوە جیاوازی لەگەڵ دەورەکانی پێشووتر چۆنە بەڕایەوە؟ ئەگەر ڕێگام بدەیت تەنیا زۆر بە کورتی ئاماژە بە بزوتنەوەی خوێندکاری یا وەکو ئەڵێن جنبشە دانیژووی لە ئێران بەگشتی و لەوانێ زۆر بە کوردی ئەگەر فرسەتە بوو دوایی لەسەر بزوتنەوەی خوێندکاری کوردستانیش قسە دەکەن. بەڵام ئەو بزوتنەوەی کە وەکو بزوتنەوەی خوێندکاری لە ئێران ناسراوە ئەکرێ بەسەر چوار قۆناغدا دابەش بکرێ. قۆناغی یەکەمی لە سەردەمی قاجارەکانەوە دەستی پێکرد. کۆمەڵێکی زۆر خوێندکاریان ناردە بۆ دەرەوەی وڵات کە بخوێنن. بەشێکی زۆریان وەکوڵێن پشکی شێر بۆ ئاڵمان بوو لێرە برسانەوە و یەکەم هەڵقەی خوێندکاریان خۆش کرد کە بە ناوی هەڵقەی برلین ناسراوە. ئەوانە ئەو کەسانە بوون کە ئەساسەن ناسیۆنالیزم و فاشیزمی ئێرانیان بنیاتنا. بۆیە ئەوە ئەتوانی دواتر ئەوانە بەشێکی زۆریان بوون بە مشاوری ڕزاشاو بۆ پێگەێنانی حکوومەتی ئێران. بەشی دووەمی زۆر بە کورتی بزوتنەوەی خوێندکاری بوو کە لە با بڵێن بیستەکان حتا شۆڕشی گەلانی ئێران هەبوو، شۆڕشێکی چەپ بوو، شۆڕشێکی پێشەنگ و پێشکەوتن خواز بوو و دوو قۆناغی ترمان هەیە دوای شۆڕشی گەلانی ئێران. قۆناغێک دوای وەکوڵێن شکستی بامنوە بڵێم شکستی شۆڕشە لەو قۆناغەدا بەرەبەرە زانکۆکان لەلایەن دام و دەستگا سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی و کۆنتڕۆڵ دەکرێن حتا ئێمە سەردەمی ئەوەی کە بەناوی ئیسلاحات بە حساب ناسراوە بوو. لەوێ جارێکی تر ئەو بزوتنەوەی خوێندکاریە سەر هەڵاتەوە. بۆیە ئەمن پێم وایە ئەوەی کە ئەوڕۆ ئێمە دەیبینین و ئەوەی کە جنابی شتە لە کورتەی باسەکەتدا ئاماژەت پێدا پێ ئەچێت لەبەر ئەوەی من پێم وایە لە دوای تقریبەن 1392 ئێمە عمەڵەن بزوتنەوەی خوێندکاری هەم لە ئێران و هەم لە کوردستانیش بە تەواوەتی سەرکوت کراوە. بەڵام ئێستا پێ ئەچێ کە خەریکە جارێکی تر خۆی سازمان دەکاتەوە، خۆی ڕێک دەخاتەوە بۆیە بێ چاوەڕوانیەوە بین. بەڵام بگەڕێمەوە بۆ پرسیارەکەی جنابەت پێم وایە ئەگەر چاو لە سەرکردە سیاسیەکانی نەکتەنیا کوردستان هەموو ئێران بکەن زۆربەی هەرە زۆریان لە کاتی خۆیدا یەکێک لە چالاکە سەرەکیەکانی بزوتنەوەی خوێندکاری بوونەواتە بزوتنەوەی خوێندکاری زانکۆ بۆ خۆی ئەتوانین وەکو کارخانەیەک وەکو شوێنێک کە بەرهەمهێنەری کەسایەتی سیاسیە، بەرهەمهێنەری بیرە و ئەو بیرە شۆڕ ڕەبێتەوە نێو کۆمەڵگا، شۆڕ ڕەبێتەوە بۆ هەموو دام و دەستگاکان، بۆ هەموو چین و توێژەکانی کۆمەلگا و شوێندانەری هەیە. بۆیە ئەبێ لە ڕاستیدا و لەو کانتێکستەدا ئێمە بزوتنەوەی خوێندکاری ببینین.
زۆر باشە کاک سیاوش ئێوە دیارە لە ئێران تەجروبەیەوەتان بووەوە لە زانکۆکاندا بوون با بینە سەر ئەم کێشانەی کە لە زانکۆدا هەیە چەند یەک و دوونین بەڵام تاوجگای کە مەجال هەبێ باسی دەکەین دیارە لە نێو دانیشتوەکاندا تەرکیبێکی تەبەقاتی دانیشتوەکانی بە تایبەت لە ڕشتە مهمەکاندا یان لە زانکۆ مهمەکاندا کە لە ئێران 4-5 دانن لە شارەکانی کە ناسراویشن ئەم تەرکیبی تەبەقاتیەوە چۆن لێک دەدەنەوە ئایا هەموو کەس ئیمکانی هەیە بچێتە ئەم زانکۆیانەوە بۆ خۆی زۆر جار باس دەکرێت لە سیستمی ئاموزشی ئێراندا باسی جۆرێک مافیایەک دەکرێت ئەو مافیایە بۆ نمونە دەستی بەسەر بەشی پزیشکی ڕشتەکانی ئێران داگرتووە زۆر جار ئەبینین کە تەنانەت نخبەکان زۆر بە سەختی دەتوانن ڕێیان بکەوێتە نێو ڕشتە پزیشکیەکاندا بەڵام شتێکی زۆر تایبەتریش ئەوەیە کە ئێمە دەزانین ئەوەی کە من وتم تقریبا لە 1990 بەرەبەرە بزوتنەوەی خوێندکاری سەرکوت کرا بە تەواوەتی ڕژیم هەستی بە گرنگی بزوتنەوەی خوێندکاری کردبوو دوای 76 دوای تەنانەت دوای ئەو خۆپیشاندانانەی کە لە 1970دا لە دواتر لە 90دا ئەوانە کران هەستی بەو گرنگی بزوتنەوەی خوێندکاری کردبوو وەکو بزوتنەوەی خوێندکاری وەکو تایبەتمەندی یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەوەیە کە خوێندکارەکان لە تەمەنێکی گەنجێتیدان و لەو تەمەنەدا لە بنەماڵە دوورن واتە هێندێک سربەخۆیی و دەست ئاوەڵاییان هەیە و جگەلەوە بەستراوەی ئابووریشیان نییە ڕژیم هاتبوو ئەوەی ئەو دوو تایبەتمەندیە لە بزوتنەوەی خوێندکاری ستێنێتەوە امتیازبندیەکی کە لە کنکوردا هەندێک گۆڕانکاری کرد کە خوێندکارانی هەر شارە و شانسی وەرگیرانیان لەو شارە زیاتر بێ واتە چیتر ئەتر خوێندکارێک بۆ نمونە کورد یا نازانم بەلوچ یا خوێندکارێکی تر ڕێ نەکەوێتە زانکۆی تاران یا ڕێ نەکەوێتە زانکۆی سرعەتی شەریف ئەوانە لە زانکۆکانی ئێسایش بۆ خۆمان دەزانین کە ئەو هەموو زانکۆ مختلفە و متفاوتیان خۆش کردووە لە هەموو ئێراندا بۆیە ئەوە بەڕاستی بە جۆرێک ئەو ئەگەر ئێمە وەکو ناوەند و مرکز و پیرامون چاوی لێ بکەین ئەوە بەشێکی تەبەقەیەکیان خۆش کردووە جگەلەوە ئێمە دەزانین کە لە ئێراندا ئەو زانکۆ ئازادانە بەڕاستیدا بوونەتە بە شوێنێک بۆ ئەوەی کە ئەوانەی بەرحەڵ بنەماڵەکانیان لەباری ئابووریەوە دۆخیان باشترە زۆر بە ئاسانی بتوانن لە هەر جێگایەکی ئێران پێیان خۆشە منداڵەکانیان لەو زانکۆیانەدا بنن و ئەو زانکۆ ئازادانەیش بەپێ ئەزمون بەپێ ئەوەی کە دیتومانە نامەوێت خوانەخواسە بێ ڕێزی بکەم بە هەموو خوێندکارانی ئەو زانکۆیانە بەڵام بەرحەڵ ئەو سەختگیریەی کە لەوانەیە لە هەندێک زانکۆی دەوڵەتی هەیە لە هەندێک ئاسانکاری زیاتر هەیە لە زانکۆ ئازادەکان بۆیە ئەوەیش بەڕاستی بووەتە جێگایەک کە تەنیا بۆ ئەو منداڵانەی کە هەندێک بنەماڵەکانیان یا بۆ خۆیان لەباری ئابووریەوە دۆخیان باشترە بۆیە ئەو اختلافە تەبەقاتیە کە ئێمە لە نێو کۆمەلگادا هەمانە ئەوەی کە ئێستا ئێمە باسی کۆمەلگای کوردستان دەکەین کە زۆر جیاوازە لەگەڵ کۆمەلگای مەسەڵەن تاراندا هەمان شت لە زانکۆکانیش دیسانەوە ئەوان ئەو سیستەمە تەبەقاتیان خۆش کردووەتەوە ئەو ئستاندارد بەندیانیان کردووەوە بەرحەڵ ئەوە بەشێکە لەو سیستمێک کە ئێستا بەسەر ئێراندا زاڵە زۆر باشە کاک سیاوش ئاماژەت بە خاڵێکی زۆر گرنگدا دیارە بابینێت بەس شەهریە مثلەن زۆر کەسێ هەتا توانای شاریەکەی نیە هەتا دەریش چۆ بۆ زانکۆ شاریەی دانشگایە ئەوانی وە ئەبێ بچنە شارە گەورەکان هەوەکو خۆشتان ئاماژتان پێدا مثلەن کەسێکە لە شارێکی چکولە دەبێت بچێتە شارێکی گەورە بۆ ئەوەی کە لەوێ لە ڕشتەکەیدا قبول بوو ئەمانە دەبێت لەوێ تووشی کۆمەڵێک کێشە دەبنەوە ڕوبەڕووی کۆمەڵە کێشە بنەوەکو کرەی ماڵ ئەمانە بۆ هەموو کەس عملی نییە ئێوە وەکو خۆتان کە دیارە تەجروبەتان کردووەوە لێ بە چای خۆتان بینیتان ئەگەر دەکرێت لەسەر ئەمەش کەمێک بۆمان بدوێ دیارە ئێران لەباری ئەو سیستمی ڕفاه ئەو دەوڵەتی ڕفاه کە ئێمە توانین باسی بکەین بەداخەوە زۆر لە دۆخی خراپدایە ئەوەی کە بۆ خۆشتان ئاماژەتان پێدا دۆخی خوێندکارانی ئێرانە من دیارە هەم لە ڕۆژهەڵات لە کوردستان خوێندکار بووم هەم لێرەش خوێندکار بووم ئەگەر بێم وەکو نەک کارێکی زانستی تەنیا وەکو بەراوردێکی تەجروبەیەکی شخصی بەراوردی بکەیت
ئەو ئیمکاناتەی کە لە هەندێک وڵاتی سوسیال دموکراتدا هەندێک وڵاتی کە لەگەڵ دەوڵەتی ڕفاهدان و سیاسەتی دەوڵەتی ڕفاهیان هەیە ئەگەر چاوی لێ بکەی من دیارە باسی ئامریکا و بریتانیا ئەو سیستمی سوسیال دموکرات پەیڕەو ئەکەن ئەوانە بەڕاستیدا زۆر ئیمکاناتی کۆمەڵایەتیان خستۆتە خزمەت خوێندکارانەوە خوێندکاران لێرە دیارە تقریبا من وەکو وڵاتی ئەڵمان وەکو نمونە بێنمەوە زانستگا مفتە یانە ئەتۆ هیچ بڕەپارەیەک بۆ خوێندن نادەی وەجگە لەوە ئەتۆ تەنیا لە 6 بانکدا بڕەپارەیەکی زۆر کەم لێ وەرەگرن کارتێکت پێدەن ئەو کارتە کۆمەڵێک امتیازی اجتماعی دەهەیە لە ئستەخرەوە لە پارکی عمومیەوە لە سینەما و تەئاترەوە بگرە حتا تەنانەت هەموو قەتار و ئۆتۆبوسێک لەو هەرێمەی کە خۆت تێدا دەژیت بە هەمووی بەبێ پارەدان ئەتوانی ئەوانە کەڵکیان لێ وەربگری بۆ گرتنی خوێندنگە و شوێنی نووسن و ئەوانە بەڕاستی چەندین ڕێکخرا و نەهاد و شوێن هەن کە خودی زانکۆکانیش بەشێک لەو بوجانە خەت وەجگە لەوانەی کە بەرحاڵ بەحسی ئەو بەحسی هینیش هەیە بورسیە هەیە کە زۆر لە خوێندکاران بورسیەکرێن بەڵام دۆخی ئێران بەڕاستی خوێندکاران ئێمە دەزانین کە جگە لەوەی کە ئەوان لە زۆربەی ئێمە دەزانین زۆربەی ئەو بنەماڵەکانی ئێران لەژێر خەتی فەقردان ئەوە بە پێی ئامارەکانی ئێران اینجا ئێستا ئەو بنەماڵانەی کە تەنانەت کاریژەکەن یانە بابەکە خەریکە کارەکە دایکەکە خەریکە کار دەکا فریای تەنانەت ماڵەکەی خۆیان ناکەون ئێستا خوێندکارێک کە تەنانەت زۆر لە وڵاتێکدا کە وەکو دەوڵەت بۆ خۆی ئاماری بێکاری مەسەڵەن ئەمن لە کرماشان بێنەوە ئەڵێ 21% ئەتۆ ئەوە ئاماری دەوڵەتیە لە نێو ئاماری وەکوەڵێن گنەرەیشنی زددا ئەو نسلی زددا لە نێوان 15 تا 24 کە گرنگترین توێژی کۆمەلگایە لە هەموو وڵاتانی دنیادا ئەوە لە ئێراندا لانی کەم لە شوێنێک وەکو کرماشان سەروی 36% بێکاری لەو توێژەدا هەیە دەی خوێندکارەکان لەو تەمەنەدەن لەو بەرحاڵ ڕەدە سنعیەدان کە بێکاری لە ناو ئەواندا بەڕێژەیەکە کە بەراوردیش ناکرێتەنانە ئەو ئاماری خودی ڕژیمەکە من باسی یەکەم اینجا بزانن دۆخی ئەو خوێندکارە ئەبێ لە زانکۆدا بەڕاستی چۆن بێ زۆر باشە کە کاکسیاوەش بە بینە سەر دانیشتجووی کوردەکان کە بۆ خۆشتان لە کوردستان خۆشتان ئاماژتان پێدا کە لەوێژ لە زانکۆکاندا بوون دانیشتجوی کوردیان ژن بە تایبەت ئەوانەی وە کەمەندامن لەباری فیزیکی و منداڵیەوە یا دەرچووەکانی دانشگا ئێوە کە بۆ خۆتان بینیتانە یا ئێستاش کە ئەگەر دنباڵی بکەن چەندەی ژنە و چەندەی پیاوەگە بە دەرسەد بێ وەکو بزانی چەندەی لە کوردستانەوە چەندە لە کوردستانەوە دەرچووە و چەندەی لە بلوچستانەوە ئەوە ئەمارێکی دەقیقتان لە سەرمانە هەیە بە وردی دیارە بەداخەوە هی بلوچستانم نییە بەڵام بە ئاماری گشتی لەبەرەوەی ئەو مرکزی ئاماری ایران تەنیا شوێنێکە کە ئینسان متوانێت پشتی پێ ببەستێ بەڵام ئەو ئامارانە بەڕاستی بۆ نمونە من بۆ ڕێژەی بێکاری لەسەرەوە ئامارانە هەندێک کارم کرد یەکجار تێکەڵاون یەکجار زۆرن و هەندێک جار زەحمەتە بڕوایان پێ بکەیت بەڵام شتێک کە زۆر جار باز دەکرێت ئەوەیە کە لە ئێران یەکێک لە وڵاتانە کە نەک تەنیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەنانەت ئەکرێت یەکێک لەو وڵاتانە چاوی لێ بکەیت کە لە ئاستی جیهانیشدا بەشداری ڕێژەی ژنان لە نێو زانکۆکاندا زۆر جار زیاتر لە پیاوەکانە شتێک کە ئامارەکان سەرخواری هەیە بە پێ ساڵ گۆڕانکاریدا بەسەردادەوە ڕژیم تەنانەت بۆ بەشەیش هەندێک هەنگاوی هەڵگرتووە کە بتوانێت بە شێوەی سیستماتیک بەشداری ژنان لە نێو زانکۆکاندا کەم بکاتەوە بەڵام بەو حاڵەیش باز لەوە دەکرێت کە نزیک بە 60% خوێندکاران لە ئێران کچن ژنن ئەوانە بۆیە ئەوە بەڕاستی ئامارێکی زۆر گرنگەوە پێم وایە یەکێک لە تایبەتمەندیەکانی کۆمەڵگای ئێران ئەگەر وەکو بەگشتی چاوی لێ بکەن و ئەو کۆمەڵگایانەی کە لە نێو خودی ئێراندا هەیە ئەی کاکسیاوەش ئەوانی کە باسم کردم دانیشتوانی کە دەرەچن بۆ زانکۆکان ئەوانی کە کەم ئەندامن لەباری فیزیکی و لەباری منداڵی و ئێوە دووخیاوانەتان چۆن بینیوە چۆن تا هیچ خزمەت گوزاریەک تاسا لە اختیاریاندا بوو یان نا ئەوانە نەک تەنیا هەر لە زانکۆدا تەنانەت لە نێو شەقام و خیابانەکانی
نێو شاریشدا ئێمە دەزانین کە ئەو کەسانەی کەمەندامن ئەو کۆمەلگای کەمەندامان بەڕاستی ئەوانە هندێک پێداویستی تایبەتیان هەیە بەپێ زۆر لە ئەستانداردە جیهانیەکانی بیناسازی ئەگەر من وەکو نمونە تەنیا ئاماژەی پێ بکەم ئەوەیە کە ئەو کەمەندامانە لانی کەم ئەبێ مافیەوەیان هەبێ کە لە تەنیشت پلیکانەکاندا ئەو شوێنە سافانە هەبێ کە کەمەندامەکان بەبێ ئەوەی پێویست بە پلەکان و هەڵبەزین و دابەزین هەبێ بتوانن بە ئاسانی بچنە نێو بیناکان یا بۆ نمونە هەبوونی ئاسانسۆر لە زۆرێک لە بیناکان لە خوێندنگەکان لە خابگاکان ئەوانە بینین ئێمە زانکۆکانی ئێران نەک تەنیا زانکۆکان تەنانەت زۆرێک لە ئیدارە دەوڵەتیەکان زۆرێک لە شوێنە عمومیەکان ئەو ئیمکاناتیان بۆ ئەو توێژەی کۆمەلگا فراهم نەکردووە ئەوانە بەداخەوە لە دۆخێکی زۆر خراپدان هەم لە نێو شاردا هەم ئەوەیش کە دێنە نێو زانکۆکانیشەوە ئەوانیش بەشێکن لەو کەسانەی کە بەڕاستی چەند جار دەچەوسێننەوە جارێکیان وەکو هەموو شارەمەندێکی ئێرانی جارێکیان ئەگەر چاوی لێ بکەن وەکو خوێندکارێک ئەگەر دیسانەوە لە نێو خوێندکارانی شاوی لێ بکە ئەگەر کچ بێ جارێک بەهۆی جنسیەتیشەوە ئەچەوسێتەوە ئەگەر سەر بە نەتەوەیەکی وەکو کوردی یا بەلوچ یا عەرەب بێ جارێکتر لەبەر نەتەوە بوون ئەو بەستراوەی نەتەوەیەوە ئەچەوسێنرێتەوە اینجا ئەگەر ئەو فەقیرەش کەمەندان بێ یانە تقریبەن ئەتوانی باز لەوە بکەیت 5 جار 6 جار زیاتر لە هەموو مرۆڤێکی تر لە نێو ئێراندا ئەو کەسانە بەڕاستی دەچەوسێنرێنەوە. کاکسیاوەش ئێمە لە قسەکانی پێشرا باسی اینمان کرد باسی تەبەقاتی دانیشتوەکانمان کرد ئێوەش ئاماژتان بۆدا کە لە ڕشتەی پزیشکیدا دیارە سەهمە ئیسلامیەبەندی و بورسەیە سریەک ڕشتە هەیە ئەمنیەتیە ینی ڕشتایەکی وەکو مەسەڵەن وەزارەتی ئوموری خارجە یاسم بڵین وەکو شتانی کە ڕەبتی هەیە بە بڵین هەستە و ئەتۆم و یا دروستکردنی موشک و ئەم بڵین ئەم سەر ڕشتانە ئایا ئەمانە چەندە دانیشتجوو لە کوردستانەوە بۆ ئەو شوێنانە ڕادەگیرێ ئەسەن دەتوانن بچنە ئەم شوێنانەوە یان لەسەر ئەوە ئەگەر زانیاری تەیە پێمەشی بڵێ دیار ئەو شوێنانەی کە سەهمیەبەندی خاصیان هەیە مەسەڵەن کۆمەڵێک دانیشگاهن وەکو دانیشگای ئیمام حوسێن دانیشگای مالکی هەشتەر ئەوانە ئەو دانیشگایانن کە تقریبا زیاتر کادری سپای پازاران کادری نظامی سیاسی پەروەردە ئەکەن و ئەوانە ئەگەر باز لەوە بکەن کایە کورد ئەتوانێت بچێت ئەگەر لەباری نژادیەوە ئێمە تەنیا بڵێن بەڵە کەسێک خوێنی مەسەڵەن کوردەکەەوە قسەیەکی پێم وایە باش نییە کە لەباری نژادیەوە هەموو کەسێک تۆنسان بەپێ ئەو تەبەقە بەندیە هینی بکەن بەڵام ئەگەر وابێ لەوانەیە کوردیشی تێدا بێ لەوانەیە عەرەبیشی تێدا بێ بەڵام ئەمانە کێن ئەمانە ئەو مرۆڤانن کە لە چوارچێوەی ئیدئۆلۆژی و لە چوارچێوەی ئەو چوارچێوە فکریەی وەلایەتی فەقی پەیڕەو لە شیعەی 12 ئەمامی جەعفەریدا بڕوایان بەو خوێندنەوە تایبەتە لە دینی ئیسلام هەیە و بڕوایان بەو سیستمە هەیە کە کۆماری ئیسلامی تعریفی کردووە و ئەو ئەرکە مێژوویە و ئەو ڕەوایەتەی کە سپای پاسداران باسی دەکا ئەوانە بەڵێ ئەتوانن بچن بەڵام دیسانیشەوە ئێوە ئەگەر چاو لێ بکەن لە نێو جاشە کوردەکاندا ئێمە چەند جاشی ئەوەمان هەیە کە پلەی سەرداری هەبێ تەنانەت بەوانەی کە تەنانەت کوردیشن و شیعەیشن و لە شەڕی دژی پێشمەرگەیشدا بەشدار بوونە و ئەوەی خزمەت بووە بە ئێرانیان کردووە لە سەرکوتەوە لە بەشداری لە شەڕی سووریەوە کوشتن و چەوساندنەوەی گەلانی سووریەدا ئەوەی جنایەت بووە کردویانە بەو حاڵەی ژێمە لەوانەیە لە ئەو ژمارە ئەنگوستانی دەست زیاتر کەسمان نەبێ کە وەکو کورد وەکو عەرەب وەکو فارس ئەو وەکو بەلوچ توانی بێتیان تەنانەت بە قبولکردنی ئەو سیستمە بچنە نێو ئەو زانکۆیانە و بچنە پلەیەکی بەرزی نێو شوێنە حساسەکانی ڕژیم بگرن بۆیە دیسانیشەوە ئەوە لەلایەکەوە بەڵە سلمێنەری ئەوەیە کە ئەو سیستمە تەنیا سیستمێکی مەذهبی نیە بەڵکو سیستمێکە لەسەر فاشیزمی ئێرانی بەو ڕەوایەتە کە خۆیان هەیە کە کەسێکی ئێرانی فارس ئەبێ بێ و ئەو فارسە ئەبێ شیعە بێ و ئەو شیعەیە ئەبێ بڕوای بە ئەو بەسڵاح مەذهبی جەعفەری 12 ئەمامی هەبێ بۆیە ئێمە بینین کە
ئەوانە دەستەبەندی کراوە تەبەقەبەندی کراوە بەپێی ئەو ساختارەی کە خۆیان دایان ڕشتووە هەم خوێندکار وەرئەگرن و هەم ئەو خوێندکارە دەرچوانەیش پلەبەندی و کاریان پێدەن. زۆر باشە کاک سیاوش با بینە سەر ئاستی زانستی زانکۆکان دۆخی ئێستای زانکۆکان لە ئێران ئەسم با بینە سەر خودی دۆخی مامۆستاکان دیارە ئەم مامۆستانە سەوەکو پرسیاریش بە مامۆستانە ئێستا چەندە گوزینیشین چەندە ئیسلامین یا چەندەژ نین ئاگادارن کە زۆر لە دەمێک ساڵەوە زۆربیان کە ئەو مامۆستانی کە بیری چەپ و بڵین ئازادی خوازیان بوو زۆربیان ینی زۆر بە ئاشکرا کوژ زۆربیان زیندانی کردن و ئەمانیان هەموو لە زانکۆکان دەرکردووە زۆریشان هەوڵدا کەشوهەوای زانکۆکان ینی بگرێ حتا تەدریسەکەشی بکەنە ئیسلامی و تا ئێستاش بۆیان نەچۆتە پێش باشەوە هەموو دانیشتجو و مامۆستای بەسیجی و کە سەر بە حکوومەتن و ئاستی زانکۆشیان تێک نەداوە بەڕای ئێوە ئێستا دۆخی ئەم زانکۆیانە لە ئێران چۆن دەبینن ئەم خودی مامۆستاکان چۆن هەڵە سەنگێننەوە دیارە بێ دوو دابشکاری بکەین ئەوەی کە لەو سیستمەی کە لە زانکۆکانی جیهان پێڵێن ئارتەوەی کە پێڵێن ساینس زانستی علومی پزیشکی و علومی بەسڵاح ریاضیات و مهندسی و ئەوانە بێت لەگەڵ علومی ئینسانیدا جیایان بکەینەوە لە علومی پزیشکی باسم کرد ئەوە مافیایەک هەیە کە مافیایەکی زۆر تاریخیە و دەیهەوێت ئەو نظامە پزیشکیە کە ئێستا لە ئێران هەیە ئەوە بەدەستەوە بگرێ ئێمە دەزانین کە ئێستا دکتۆرەکان چەند گرانن لە ئێران یان ئەتۆ دکتۆرێکە بۆ نمونە لە ستانداردی جیهانیە بێ ڕۆژانە 50 نەخۆش ویزیت بکا بینین دکتۆرێک لە ئێراندا لەوانەیە ڕۆژانە 200 نەخۆش ویزیت بکات بۆیە ئەو نظامە پزیشکی ئەبێ ئەو باڵادەستیەی خۆی ئەیهەوێ حفظ بکاوە دەستی بەسەر زانکۆکاندا زانکۆ پزیشکیەکان داگرتووە بەڵام قسەکەم چی و قسەکەم ئەوەیە کە ئێمە لە ڕاستیدا دەبێت ئەو دوو بەشە لە یەک جیا بکەینەوە لە بەشی علومی پزیشکی لە بەشی علومی مهندسیدا ئەگەر ئینسان وەکو حەق باس بکە زانکۆکانی ئێران لە زۆر بواردا باش چوونەتەوە پێشەوە و ئەبینین کە زۆرێک نخبەیشیان پەروەردە کردووە لە بواری ئەو هەموو گەمارویانە لەسەر ئێران ئەو هەموو کێشە و گرفتە ئابووری هەیە بەڵام دیسانەوە بینین لە هەندێک بواری مهندسیدا لە هەندێک بواری فەنیدا ئێران یا پزیشکیشدا بەڕاستی ئێران زۆر باش چووەتە پێشەوە بەڵام لە حوزەی علومی ئینسانیدا قسەکەی جنابتە ئەوانە ئەوەی کە لەگەڵ بیر و بۆچوونی نظامدا نەبێت لە نێو ئەو ڕشتە علومە ئینسانیەکانیە دەریان کردووە یا پراوێز خراون یا تەنانەت ئەگەریش لەوێ بن زۆر مامۆستای نیشتیمان پەروەر هەن زۆر مامۆستای ئازادی خواز و چەپ هەن زۆر مامۆستای پێشکەوتن خوازن بەڵام بەهۆی ناچاری بەهۆی بەستراوەیی دەستیان لە نێو ئەو سیستمە زانکۆیەدا ناچارن لەو چوارچێوەی کە خۆیان تعریف کراوە لەو چوارچە چێوە زیاتر نەچنە دەرەوە بۆیە ئەمە ئەو پێم وایە ئەو دوو جیاوازیە ئەبێ لە نێو ئەوانەدا دابنێن کە بەڵام وەکو باسم کرد لە ڕشتەی علومی ئینسانیدا ئەو باسانە یەکجار زۆر زاڵترە ناڵم لە نێو فەنی و پزیشکیەکەدا نییە بەڵام ئەوەی کە لە علومی ئینسانیدا هەیە زۆر دۆخەکە خراپترە بۆیە ئەوەی شەکە بینین ئێستا دۆخی زانکۆکان بۆ نمونە زانکۆی تاران کە بەناوبانگترین کۆنتترین و وەکوەڵێن چاکترین زانکۆی ئێرانە لە ڕەدیفی 4000 5000مین زانکۆی جیهانە یانە لەباری سەتحی ئەو ڕەنجەی کە بۆی دادنێن دۆخێکی زۆر خراپە کاگ سیاوەش ئەگەر بین لەگەڵ ڕابطە لەگەڵ جنبشە کۆمەڵایەتیەکاندا ئەنی بمێ پرسیارەکەم چەندە خەباتی دانیشتجووی لە چوارچێوەی زانکۆکاندا دەمێنێتەوە ئایا دێتە دەرەوە لەگەڵ جنبشەکانی دیکەدا تێکەڵ دەبێ وەک بڵین بزوتنەوەی ژنان بزوتنەوەی خانەنشینان بڵین کامیۆندارەکان ئەسەن پەیوەندی زانکۆ مامۆستا و دانیشتجوو لە کۆمەلگادا ئێوە چۆن هەڵەسەنگێن دیارە ئەو پەیوەندیەکی دوولایەنەیە ئەوانەیە کە لە زانکۆ ممکن هەر منداڵی ئەو کۆمەلگایەیە کە لەوێ کرێکار هەیە لەوێ دکتر هەیە لەوێ معلم هەیە مامۆستا هەیە بەرحەڵ بەشێکن لەو بنەماڵانە کە ئێستا منداڵەکانیان
لە جۆرێک بە جۆرەکان لە نێو زانکۆدا گرساونەتەوە بۆیە بەڕاستی و بزوتنەوە خوێندکارانیە بەدر لە کێشە و گرفتی کۆمەڵگاکە نیە ئەگەر وەکو نمونە ئێمە بیهێنینەوە ئێوە چاو لە بزوتنەوەی کوردستان بکەن لە دەهەی سیوچلەوە کە یەکەم جار خوێندکارانی کورد وەکو هەستە پێک هاتن و دواتر توانیان ئەو بزوتنەوەی پەرە پێ بدەن ئێستاش بەشێک لە سەرکردە کوردەکان لە کۆمەڵەوە بگرە لە حزبی دموکراتەوە بگرە تەنانەت لە نێو پژاکدا بگرە بەشێکی زۆری ئەو سەرکردانەی کە ئێستا سەرکردایەتی و حزبانە دەکەن ئەتفاقەن وەکو ئاخێزگە لە زانکۆکانی کوردستان و ئێرانەوە هاتوون و بەشێک بوونە لە چالاکان و پێشەنگانی بزوتنەوەی خوێندکاری ئێستا یا لە ئێرانیا لە کوردستان بۆیە بەڕاستی من پێم وایە ئەو دوو بزوتنەوەی خوێندکاری بەشێکە لە بزوتنەوەی کۆمەڵایەتی و ڕنگدانەوەی خواستی کۆمەڵگای ئێمە ئەبینین وەکو نمونەیەکی زۆر چکۆلە آخر نمونە ئەگەر چاو لێ بکەین دوای کوژرانی ژینا ئەمینی ئێمە دەزانین کە یەکەم ئەو شوێنانەی کە لە ناوەنددا دەنگیان هەڵبڕی و هاتنە سەرشەقام زانکۆکان بوون زانکۆی سەنعەتی شەریف بوو زانکۆی تاران بوو لە کوردستان کە با بمێنێ بۆ چلەی ژینا دوای شەهیدبوونی ژینا گیانبەختکردنی ژینا بەڕاستی لە چلەیدا ئۆستانداری کوردستان هەموو زانکۆکانی کوردستانی تعتیل کرد بۆ تعتیلی کرد لەبەر ئەوەی دەیزانی کە ئەوەی کە لە زانکۆ سەر هەڵدەدا ئەوەی کە خوێندکاران لە زانکۆدا دەیکەن شۆڕ ڕبێتەوە بۆ نێو شەقامەکان دێنە نێو شەقامەکان ئەوە حل لە زانکۆدا قەتیس نامێنێتەوە ئەوە بوو کە یەکەم بڕیارێک کە تەنانەت لە زۆرێک لە زانکۆکانی ئێران هێشتا نەدرابوو لە کوردستان هەموو زانکۆکانیان بە بیانووی ئەوەی کە کۆرۆنا سەری هەڵداوەتەوە 2 ساڵ دوای پاندەمی کۆرۆنا ئێمە دیتمان دوای لە چلەی ئەویشکەی لە چلەی کوژرانی ژینادا ئێمە بینیمان کە هەموو زانکۆکانی کوردستانیان بە حکمی حکوومەتی تعتیل کرد بۆیە ئەوە وەکوڵێن نیشانەیەکە لەوەی کە بزوتنەوەی خوێندکاری بەشێکە لەو بزوتنەوە کۆمەڵایەتیانەوە بەشێکە لەو بزوتنەوە سیاسیەی کە لە نێو کۆمەڵگادا هەیە. کاگ سیاوەش ئەلبەتە ئەمە پرسیاری زۆر کەسەمە زۆرجار کە قسە دەکەین لەگەڵ هاوڕێ یا دۆستیاوانی کە بەو ڕوبەڕووی ئەم کێشانە دەبنەوە وەزەتی ئینتەرنێت لە ئێستا لە ئێران کە ئاگادارین زۆر خراپە دانیشتجو چۆن ئەتوانێت لە بڵین داتاکان کە لەسەر کۆمەڵایەتیەکان هەیە بیەوێت کەڵک وەربگریان ئەسەن لەوێت چ ئارشیوێک هەیە مەسەڵەن دانیشتجو لە دانشگادا ئەسەن شتێک بنەوی ئارشیو جگە لەوەی کە بۆ خۆیان ئەم خۆرافاتانی کە باسی دەکەن و بەردەستیان داناوە جگە لەمە شتێکی کە هەیە دانیشتجوەکان بتوانن کەڵکی لێوە بگرن ئەمە ئەم کێشەیە چۆن دەتوانن ئەمە چارەسەر بکرێت دیارە ئێستا ئەوەی کە باس لە هەموو دنیادا لە وڵاتانی پێشکەوتوودا باز دەکرێت باسی بە دیجیتالکردنە بە دیجیتالکردنی سیستمی خوێندن بە دیجیتالکردنی زانکۆ بە دیجیتالکردنی تەنانەت دام و دەستگا حکوومیەکان ئێستا ئێمە دەبینین کە لە وڵاتانی پێشکەوتوودا بەڕاستی خەریکن واز لە کاغەز ئەهێنن هەم بە هۆکاری ژینگەیەوە کە ژینگە زیاتر بەپارێزرێەوە هەم بە هۆکاری ماڵیەوە کە دیسانەوە لەباری ماڵیەوە سەرفەجوویەک بووە و هەم لە حازی کاتیشدا ئەوەی کە ئێستا دنیای ئینترنێت کردوویەتی حول ئەوەی کە ئێستا من و جنابەت لەم سەر و ئەو سەری دنیادا پێکەوە خەریکین قسە دەکەین ئەوە بەشێکە لەو دیجیتالیزەی ئەو بە دیجیتالکردنی جومگەکانی کۆمەڵگا ئەوە بەداخەوە لە نێو ئێراندا خەریکن وەکوەڵێن دژی ئەو شەپۆلی ئاو مەلەکەن تا کوێ ڕژیم بتوانێت لەگەڵ تەکنۆلۆژیدا بەرەو ڕوو بێتەوە بی هەوێ لەبەرەوەی ئێمە بینیومانە کاتی خۆی لەگەڵ شەترەنج خومێنی مخالفەتی کرد شەترەنج مەمنوع بوو کاتی خۆی لەگەڵ ڤیدیۆدا مخالفەتیان کرد ڤیدیۆ مەمنوع بوو دوای ئەوە هاتنە سەر سەتەلایت هات ماهوارە هات ماهوارەیان مەمنوع کرد دەرەقەتی ئەوەیش داهاتن ئێستا ئینترنێت هاتووە کە ئینترنێت بە هەموو شێوازێک فیلترەکەن تەرحێکیاندا بەوەی کە
ملیکردنی ئینترنت کە دیارە چینیش بە هەمان شێوە تەرحێکی وای هەیە کە بتوانێت لە چیندا ئینترنت ملی بکە. ئێران دەیهەوێت نمونە بەرداریەک لەوەی چین بکە، بەڵام لە ڕاستیدا ئەوە تەنانەت دەسا بۆ چینیش خەریکە تووشی قەیرانە بێ وە ناتوانێ ئەوە وەکو خۆیان ئەڵێن ملی بکەوە لەگەڵ دنیای دەرەوەدا بیبڕێت. بۆیە لە ئێرانیشدا من پێم وایە ئەوە بۆ ڕژیم تاسەر ناچێت، بەڵە بۆ مقتعێک دەتوانێ ئینترنت ببڕێ، بۆ مقتعێک دەتوانێ توێژی خوێندکار لە دەستپێڕاگەیشتن بە جیهانی دەرەوە، بە جیهانی مەجازی، بە زانست، بە ڕاستیەکان ببڕێ. بەڵام دیسانەوە نیشانی داوە ئەوەی کە ئێستا بۆ نمونە مەسەڵەن فیلترشکن هەیە، VIP هەیە لە ئێراندا، دیسانەوە هەر کۆمەلگا خەریکە خۆی لەگەڵ ئەو کردەوانەی ڕژیمە ڕاهێنراوە و خەریکە بەربەرەکانی ئەکا. تاکوێ ئەم شەڕی تاریکپەرستی لەگەڵ شەڕی تەکنۆلۆژی تاکوێ دەچێتە پێشەوە، پێم وایە بێت چاوەڕێ بەڕاستی کات بین بزانین کەی کاتەکەی کە تەکنۆلۆژیەک بێ وەکو چۆن ماوارەیان پێ کۆنتڕۆڵ نەکراوەیشیان پێ کۆنتڕۆڵ نەکرێت. بەڵاس ئەلان ئەوە گژۆری کە بۆ خۆتان باستان کرد کاک سیاوەش، ئەسن بەم جۆرە بێستا چی تەدریس دەکرێت؟ ئەسن منتەبقە لەگەڵ بڵین زانستی علمی جیهانی بەگشتی، ئەسن منتەبق نیە شتێک کە تەدریس دەکرێت. شێوەی تەدریس لە زانکۆکاندا ئەڵبەت خۆتان ئاماژتان پێداگە دەکرێت لەسەر ئەمە کەمە زیاتر باس بکەی، شێوەی تەدریس لە زانکۆکاندا چۆن ئێستا ئەم کێشە و کەم و کوڕیانە دەبێت چۆن چارەسەر بکرێت؟ دیارە ئەوەی کە ئەگەر لە ڕێنج بەندیەکە یا باسم کرد ئەوەی زانکۆی تاران ئەڵبەتە نەک لە هەموو ڕشتەیەکیدا 4000 بێ، بەڵام ئەگەر وەکو متەوەسط چاوی لێ بکەین تەنانەت لە هندێک لە زانکۆکانی هەرێمی کوردستانی بەدواترە، لە زۆر ڕشتەدا بەدواترە، یانە لە ئەو ڕێنجە جیهانیانە کە چەند ناوەندێک لە جیهاندا بۆ ئەوانە ڕێنجگوزاریەکەن، دەرەجە بەندیەکەن. ئەوە لەو هۆکارەکەی چیە؟ لە هۆکارەکەی ئەوەیە بەپێ ئستانداردەکان کۆمەڵێک ئستاندارد هەیە کە تۆ لە سیستمی ئاموزشیدا دەبێت ئەو ئستانداردانە ڕەچاو بکەیت. ئێستا ئەو سیستمە ئاموزشیە لە مەدرسەدا بێ، لە دانشگادا بێ، کۆمەڵێک ئستانداردی هەیە. وەکو باسم کرد ئێمە ناتوانین کولی گویی بکەین و هەموو شتێک ئەوەی کە لە زانکۆدا هەیە لە ئێراندا زەربی سفری بکەین، وانە وەکو باسم کرد لە زۆر ڕشتەی مهندسیدا ماتماتیکە دوو زەر دەرێ دوو حرەکاتە چوارین، جاوە تۆ لە ئێران بیخوێنی، لە کوڕی جنوبیا بیخوێنی، لای تاڵبانیش بخوێنی حرەکاتەوە چوار. لە هندێک ڕشتەی مهندسی و پزیشکیدا ئەو کۆنتڕۆڵکردنی سیستمی ئاموزشی زۆر زەحمەت بووە، هاتوون هندێک تێکەڵاویان کردووە. بوو نمونە لێرە مەسەڵ لە هندێک وڵاتی دەرەوە کە خوێندکاری ئێرانی دێ مەدرەکی ئەدات بە زانکۆکانی دەرەوە بینی پزیشکی خوێندووە لە پەنای پزیشکیدا لە یەکێک لە دەرسەکانی نووسراوە بەسایای ئەمام. خۆمان تعجبەکەن تۆ کە پزیشکیت خوێندووە بۆ بێ مەسەڵەن وەسیەتنامەی وەکو خۆیان ئەڵێن ئەمام خومێنی بخوێنیتەوە. ئەو دەستەی وەردانەیە کە سیستم لەوێ کردووە لە نێو ئەو ڕشتانەدا کردوویەتی. بەڵام وەکو باسم کرد دیسانەوە لە ئەو ڕشتە پزیشکی و مهندسیەکان سەر ڕای هەموو ئەو زەختانە سیستمە ئاموزشیەکە ئەمن پێم وایە بەنسبەت بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست خراپ نییە، بەڵام لە سیستمی علومی ئینسانیدا بەداخەوە ئەو ستانداردانەی کە هەن زۆر خراپن و ئەوەیش بەڕاستی قوربانیکردنی بە کۆمەڵی و نەک هەر قوربانیکردن وەکوەڵێن جەریمەکردنی بە کۆمەڵی خەڵکە بۆ خوێندکارێکی 19 ساڵە کە بە 1000 ئاواتەوە ئەچێتە نێو زانکۆیەکەوە ئەی هەوێ فێری زانست بێ، فێری شتێک بێ، ئەتۆ ئەو مافە سەرەتاییەی ژیانی لێ زەوت ئەەکەی، یانە دەست پێ ڕاگەیشتن بە زانست، فێربوون بە پێ ئستانداردە جیهانیەکان. بۆ ئەبێ مەسەڵەن خوێندکارێکی 19 ساڵە لە ئاڵمان، لە سوێد، لە سوئیس یا لە ئەمریکا ئەو مافەی هەبێ، بەڵام حەت ئەو خوێندکارە ئەو لەو تەمەنەدا لە بەلوچستان بێ یا لە کوردستان بێ یا لە تاران بێ ئەو مافەی نەبێ، بۆ ئەبێ زەوتی لێکرابێ. بۆیە ئەوە بەڕاستی پێم وایە ئەوە جەریمەیەکی بە کۆمەڵی خەڵکە کە
ئەو سیستم ئاموزشیان ئێستا ئەوەندە حکوومەتی کردوێتەوە، ئەوەندە ڕشتە ئەو دەستێوەردانیان کردووە لە نێو سیستمی ئاموزشی زانکۆکان کە ئەوەیە کە باسمان کرد ئاستی خوێندنی لە زۆر ڕشتەی زانستگادا هێناوەتە خوارێ. بەڵێ کاک سیاوش خۆشتان ئاماژەیەکی کورتان پێدا دیارە هەمووی ئەو هۆیانی کە باست کرد بۆتە هۆی ئەوەی کە زۆر یەک لە خوێندکاران و مامۆستایان ڕویان لە دەروەی وڵات کردەوە دەرچوون لە وڵاتی خۆیان. کاردانەوەی ئەوە چۆنە بۆ ئاستی زانستی زانکۆکان؟ چ کاریگەری هەیەکی دەبێت؟ نەحەل لەسەر ئاستی زانستی زانکۆکان تەنانەتەوە ئەتوو بیر بکەوە کە حکوومەتێک ئەگەر خۆی بە خەڵکی بزانێت کاتێک منداڵێک لە دایک ئەبێ حتا ئەچێتە دیپلۆمی تەواو ئەکا دوایی کە ئەچێتە زانکۆ ئەوانە هەمووی هەزینەی بۆ کراوە، ئەو مامۆستایانە هەزینەیان بۆ کراوە، دانشگا هەزینەی بۆ کراوە، مەدرسە هەزینەی بۆ کراوە، هەموو ئەوانە ئێستا من نازانم ئایا بەدڵنیاییەوە لە باری زانستیەوە کار کراوە لەوانەیە هەندێک ئامار هەبێ کە چەند مەسەڵەن دلار یا چەند هزار دلار بۆ هەر منداڵێک هەزینە دەکرێت تا مەسەڵەن لیسانس دەکرێت یا دکترا دەکرێت. اینجا کە گەیشتە قۆناغێک کە تۆ توانی ئەو مرۆڤە ئەگاتە قۆناغێک کە ئەو شتێک کە فێر بووە ئەبێ لە پراکتیکدا لە سیستمی عملیدا بیهێنە پیادەی بکاوە ئەو کۆمەڵگایەی پێ ببیتە ڕێوە. لەو قۆناغەدا دوای ئەو هەموو هەزینەیە ئەو کەسە نامێنێت لە وڵاتە ئەچێت. چوونەکانیش دوو جۆرن، چوونێک ئەوەیە کە ئەو شەپۆلی پەنابەریەی کە بە ڕێگەی قاچاخەوانەدا دەچێن، بەڵام ئەوەی کە مەترسیدارترە لە ڕاستیدا شەپۆلی دووهەمە کە بەشێکی زۆری نخبە ئەتوانێت بەهۆی ئەوەی کە بەرحاڵ دیارە بەداخەوە ئەوەیش دیسانەوە جیاوازی هەیە لە نێو لەوانەیە کەسێکی مرەفەهنشینی تارانی مەسەڵەن لەگەڵ منداڵە هەژارێکی کورد لە لادەیەکی کوردستاندا دەسڕەسییان بەو ئیمکانە زۆر کەمتر بێ، یەکیان زۆر بە ئاسانی توانێت لە سفارەتی دابنێن مەسەڵەن سوێد نۆبەتێک بگرێت یا دایک و باوکەکەیان ئامادەن پوڵیان هەیە پوڵی بۆ بخەوێنن و ویزای خوێندکاری بۆ بگرن و ڕەوانەی دەرەوەی بکەن. لەوانەیە هەر ئەمان ئیمکان بۆ کوڕێکی لادەیی هەژاری بنەماڵە هەژار کە پارەی تەنانەت خوێندنەکەیشی نەبووە ئەوە نەتوانێت ئەو پارە دەست بخات بچێتە دەرەوە. بەڵام دیسانەوە ئەگەر بە کولی چاوی لێ بکەین بەڕاستی ئەو ڕەوتێکی زۆرەوە زۆر زەرەری داوە لە کۆمەڵگا. ئێستا ئەبینیت جگە لە مەسایلی سیاسی و دەستێوەردانی خودی حکوومەت ئەوەیە کە ئەو نیرووە کاری ئاموزە دیدەیە لە زۆر بواردا لە ئێراندا کەمە. ئێستا باز لەوە دەکرێت کە تەنانەت مەسەڵەن لە بواری پەرستداریدا نیروی کاری کەمیان هەیە و ساڵانە چەند هەزار کەس کە پەرستداریان خوێندووە ئێران جێ دێڵن ڕوو لە وڵاتانی تر ئەکەن بۆ دۆزینەوەی کار. کاک سیاوش من لە پرسیارەکەی پێشتردا یەک شتم لەبیر چوو باسی ئەم بەراوردکردنی خودی زانکۆکان بەتایبەت لە هەولێریش کرد. ئێوە ئەم زانکۆکانی کوردستان لە چه ئاست و پلەیەکدا لە چاو زانکۆکانی شارەکانی تری ئێران دەبینی؟ بە پێ ڕشتن بەڵێ بە پێ ڕشتن بۆ نمونە لە زانکۆی کوردستان لە چەند ڕشتەدا ئێستا دقیق حەزورە زێنم نییە لە کامیان بوو، بەڵام چەند جارێک تەنانەت ڕوتبەی جیهانیشی هێنایەوە زانکۆی سنە با بڵێن. ئەوەی بە پێ ڕشتەکان بەڕاستی فەرقی هەیە، بەڵام سەرەڕای هەموو ئەمانەدا ڕژیم حەولی داوە کە بە شێوەی سیستماتیک بربەست خۆش بکە بۆ زانکۆکانی کوردستان. ئێمە دەزانین کە تقریبەن ئەوە چەند مانگێک نییە کە یەکێک لە مامۆستا باش و باسەواد و ڕێکوپێکەکانی زانکۆی سنەیان خراج کرد. دکتۆر بێهروزی چەمەنارە کە تفاقەن یەکێک لەو کەسانە بوو لە دەرەوەی وڵات دکترای خوێند بوو و یەکێک لەو کەسانە بوو کە باشترین خزمەتەکانی بە زانکۆی سنە کردبوو، زانکۆی کوردستان کردبوو. و وەکو شتێکیش باسی بکەم، یەکەم
لەوانەیە پێم وابێت تقریبا ئەوەی یەقینی تێدا نەماوە یەکەم کەسێکە کە عزوی هەیئەتی علمی زانکۆیەک بوو بێ بازداشت کرابێ مستەقیم. ئێمە بۆ نمونە لە تاراندا یا لە شوێنەکانی تر زۆر کەسانێک کە عزوی هەیئەتی علمی بوونە لێژنەی زانستی زانکۆیەک بوونە زۆر نمونەمان هەیە کە دوور خراونەتەوە لە کارەکانیان یا نەهایەتەن لە زانکۆ دەرکراون. بەڵام ئەو اتفاقاً کەسێک بوو کە گیرایش دقیقاً لەو کاتەی شۆڕشی ژینادا بۆی ئەوانە نمونەیەکی چکۆلن لەوەی کە تەنانەت سەرکوبی سەرکوتی ڕژیم لە زانکۆیەک وەکو تاران لەگەڵ کوردستان نیشدا تەنانەت لە سەرکوبەکانیشدا جیاوازی ئەوان دادەنێن ئیمکاناتەکە با بوەستێ ئەوەی کە بەشێکی زۆری بەرپرسانی زانکۆکان لە حاڵێکدا ئێمە لە کوردستاندا ئەو هەموو ڕێژەی دکترا و تەحسیلکردە و فارغ التەحسیلمان هەیە ئەبینی مەسەڵەن کابرایەکی غێرەبوومیان هێناوە لە کوڕەپازدارێکی مەسەڵەن شیرازیان نردووە لە زانکۆی مەریوان بۆ نمونە باس بکەم مەسەڵەن لەوێ کردویانەتە مامۆستا لە حاڵێکدا ئێمە دەزانین بۆ نمونە لە شارێکی چکۆلە وەکو پاوە من نمونەی بێنمەوە ئێستا ئامارەکەم لە بیرە شتێک نزیک بە 260 نەفەر دانشجوو فارغ التەحسیلی دکترای تێدایە. بەڵام ئەبینین پەیامنووری پاوە ئێستا دقیق ئامارەکەی نازانم لەوانەیە خوێندکارانی پەیامنووری پاوە باشتر بزانن تعدادی مامۆستایانێک کە خەڵکی پاوە دەوروبەر یا تەنانەت شارەکانی دەوروبەریش بن لەوانەیە زۆر بەنسبەت ئەوانەی کە لە شوێنی زۆر دوورترەوە هێنراون ئەوێ کەمتر بوون. زۆر باشە کاک سیاوەش کاتی بەرنامەکە زۆر بە کەمی ماوە بمە کەمتر لە 2 دقەمان کاتماوە وەکو پرسیاری ئاخر دیارە مێژووی ئەم خەبات و خۆراگریەی بڵین خوێندکاران دانشجویان پڕە لە تێکۆشان بۆ ئەوەی کە ئەم خەباتە ئەم مبارزاتە هەر لە نێو دانشگاکاندا نەمێتەوە تێکەڵ بە بزوتنەوەکانی دیکە بێت ڕای ئێوە چێ دەبێت چی بکرێت؟ دیارە من پێم وایە ئێستا کە ئێمە پێکەوە قسەکەین بەداخەوە بزوتنەوەی خوێندکاری لە ئێران و لە ڕۆژهەڵاتی کوردستان نزیک خەریکە بە وەکو بڵێن بە تەواوی سەرکوت کراوە کپ کراوە بۆ خۆی بزوتنەوە مانای چییە؟ بزوتنەوە کۆمەڵێک خەڵک دێن بەرحاڵ نەهادێک خۆش دەکەن ڕێکخراوێک خۆش دەکەن خۆیان سازماندەهی ئەکەن و بە شێوەی جەمعی حرەکەتێکی جەمعی ئەکەن هەدەفمەند ئەکەن. ئێستا ئێمە ئەو ڕێکخراوانە ئەو نەهادە ئەسڵیانەی کە بتوانن بزوتنەوەکە ڕێبەری بکەن ئاعترازاتەکان ڕێبەری بکەن ئێستا لە زۆرێک لە زانکۆکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان ئەو ڕێکخراوانە نەماون ئەوانە سیاوەش بۆ هەموو بزوتنەوەکانە هەر بۆ بڵین خودی زانکۆکان نییە ئەو سەرکوتەی کە دەکرێت ئەوە کە بۆ هەموو بزوتنەوەکانە بەڵام دیسانەوە بۆ نمونە مەسەڵەن ئەگەر بزوتنەوەی ژینگە پارێزی چاو لێ بکەین ئێمە دەزانین کە لە زۆربەی شارەکاندا ئەو ڕێکخراوە ژینگە پارێزیانە هێشتا ماون بەڵام ئەیانگرن زیندانیان دەکەن حکمیان پێدەدەن ئەوانە بەڵام هێشتا ماون بەڵام لە زانکۆکان ئاخرین نەهادێکی خوێندکاری بەهێز کە توانی بێتی خوێندکاران سازماندەهی بکاوە حرەکەتی ئاعترازی سازماندەهی بکا من پێم وایە اتحادیە دانیشتوویانە کورد بوو کە کاتی خۆی لە 1384 دامەزرا بەرەبەرە حتا وەکو باسم کرد 91 و 92 ئەوانە زۆربەی هەر زۆری چالاکەکانیان گیران زیندانی کران لە دانشگا دوور خرانەوە و ئجازەی ئەوەیان پێ نەدان تەنانەت لە پێکهاتە و ڕێکخراوی بە ناوێکی تریش لە زانکۆدا چالاکیان دەست پێ بکەن. ئێستا هەن ئەوە نییە کە بڵێم لە هەموو زانکۆکاندا ئەوانە نەماوە بەڵام کەمن ڕێکخراو نین سازماندراو نین بۆیە من پێم وایە لە قۆناغی یەکەم ئەرکی خوێندکارانە کە بتوانن ئەو ڕێکخراوانە جارێکی تر بنیات بنێنەوە ئەوانە تەقویەت بکەن سازماندەهی بکەن و بتوانن ئەوانە جارێکی تر وەکو ئەڵێن لەگەڵ یەکا شەبەکە خۆش بکەن ببن بە شەبەکەیەک ئەگەر زانکۆیەک لە سنە هێزی سەرکوتکەر هێرش دەکاتە سەر کوڕان و کچانی نێو زانکۆکە ئەگەر شەبەکە بن ئەتوانن هاوکات زانکۆکانی مەهاباد کرماشان هەمەدان لانی کەمە من شارانی شارە دەوروبەرەکانی ئەڵێم
ئەوانە مەریوان سەقز ئەوانە بێنە زانکۆکان حمایەت لە یەک بن پشتی یەکتر بگرن و بتوانن ئەلانی کەم ڕێژەی سەرکوتەکە کەم بکەنەوە تەنەفسێک بدەن بەوانەیە کە لە شوێنێکدا زیاتر سەرکوت لەسەر ئەوان. بۆیە من پێم وایە لە قۆناغی یەکەمدا ئەبێ ئەو شەبەکانە باسازی بکرێنەوە و ئەو سازماندهیە بکرێتەوە لە نێو زانکۆکاندا. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزت کاک سیاوەش محەممەدی چالاکی سیاسی بۆی کە بەشداریتان لام بەرنامە تایبەتی تەلەڤیزیۆنی کۆمەڵەدا کرد. مەمنون سپاس بۆ ئێوە. زۆر سپاس. بەڵێ بینەرانی ئازیز بەشی ئەوەڵی ئەم بەرنمەیە لەگەڵ بەڕێز کاک سیاوەش گفتوگویەکمان پێکهێنا کە لە وڵاتی ئەڵمانەوە لەگەڵمان بوو کاک سیاوەش محەممەدی چالاکی سیاسی. ناوبڕێک ببینن دێنەوە خزمەتان بەشی دووەمەکەی لەگەڵ میانی بەڕێز دکتۆر سعید شەمس چاودێری سیاسی درێژە بە گفتوگۆکەمان دەدەین لەسەر ئەم بابەتە. فەرموو. بەڵێ بینەرانی ئازیز هەر وەک لە سەرەتادا باسم کرد ئەمڕۆ پێنجشەممە 16 سەرماوەز ڕۆژی خوێندکارە لە ئێران لە بەشی دووەمی بەرنامەی تایبەتی ئەمڕۆماندا لەگەڵ میانی بەڕێزمان درێژە بە گفتوگۆکەمان دەدەین. میانی ئەم بە شەشمان دکتۆر سعید شەمس مامۆستای پێشووتر و لێکۆڵەری سیاسی ئێستاش لەگەڵماندایە. بەڕێز دکتۆر سعید ئەم کاتت باش زۆر سپاس بۆی کە بەشداریتان لە بەرنامەدا کرد. ئەو کاتت باش هاوڕێ و سڵاو ڕێزم هەیە بۆ خۆت و بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس بەخێر بێت. بەڕێز دکتۆر سعید با لێرەوە دەست پێ بکەین ڕۆژی خوێندکار لە هەلومەرجی ئێستادا چەندە گرینگەوە جیاوازی لەگەڵ دەورەکانی پێشووترەوە چۆنە بینن؟ گرنگی ڕۆژی خوێندکار دەگەڕێتەوە سەر بەستێنی مێژووەکەی، چون هەر لە سەرەتاوە ڕۆژی خوێندکار بە شێوازێک دەگەڵ بیری چەپ لە ئێرانە دەستی پێکرد. یعنی هەر لە سەرەتای یەکەم زانکۆی تاران کە پێشهات ڕاستە و دەمی زمانی دیکتاتۆری ڕەشی ڕەزاشا و زۆر چالاکینەوە، بەڵام ئەو گروپی 53 نەفەری تەقی ئارانی کە مەشهورن دەواقعدا ئەوان یەکەم چالاکیان لە دەرێک دوای لە ناوە کرد و لە دوایش گەلاوێژی بیستەوە کە بەحاڵ ڕەزاشا لە سەرکار لاچوو و حزبی توودە ئێران تەشکیل بوو، هەم دیسان یەکێتی خوێندکارانی
بێسلا ئەو دەمیێران کە لەقێک بوو لە ڕێکخراوی لاوانی حیزبی توودە زانکۆکانی هەموو بەدەست بوو و ئەوە تا کودتای 32 دەرەجی کێشە لە کودتای 32دا وەک مێژووەکە باسی بکەین ئەو ڕۆژەی کە ئەوڕۆ دانراوە 16 بەسان خەزەڵبەر کە دەبێتە ڕۆژی دانی جوور یا ڕۆژی خوێندکار ئەوە دوای کودتا و 50 ڕۆژ دوای کودتا تەواقەدا کە ترۆڕێکی سەید بەسەریاندا زاڵ بوو دووبارە بە پێچەوانەی دەوڵەتی مصدق کە مەسەلەی خۆماڵیکردنی نەوت تێنا بۆ گۆرە پەیوەندی لەگەڵ بریتانیا ساز بووە ئەو خۆماڵیکردنی نەوت لە بیر چوو بۆ پەیوەندی لەگەڵ ئەمریکا وە نیکسۆن قەرار بێتە ئێران و ئەو ڕۆژە لەو گرنگی دەوەی دایک ئەو دەمی جوڵان بەشی چەپیان تقریبا لە مەدان بەدەرکرد بوو بەشێکی زۆر لە خوێندکارانیش چوو بنە نێو ئەو جوڵانەوەی بەرگری میلی کە لەژێر بەرەی جپەی میلیەوە کاری دەکرد بە شێوازێ بەڵام بەشی زۆری خوێندکارەکانی چەپ بوون بەهاڵ خۆ پێشاندانیان کرد بە دژایەتی ئەو سیاسەتە کە سێ خوێندکار ئەحمەد قەنچی و مێهدی شەریعەت ڕەزەوی و مستەفای بزرگنیا کوژران و ئەو ڕۆژە لەو ڕۆژەش بوو کە ئەو دروشمە هاتە گۆڕە اتحاد مبارزە پیرۆزی یا یەکێتی خەبات بە سەرکەوتن کە بۆ دروشمی نەفەقەت خوێندکار بۆ دروشمی چەپیش بواتە لەو دەمێەوە باسە گرنگی دەوەیدایە کە ئێمە لە قۆناغی زۆر مێژووی ئێرانەدا دەبینین کە زانکۆ کە بەستێنێک بۆ فکری چەپ وەختە ترۆر و سەرڕۆیی زاڵ دەبێت زانکۆکان لە دەرفەتێک دێنە مەیدان و دووبارە دەست پێ دەکاتەوە واوە ڕەوتە بەردەوام بوو تا شۆڕشی ئێران لە شۆڕشی ئێرانی دەزانی و لە دوای شۆڕشیش هەمیشە زانکۆ پێگەی چەپ بۆ لە ئێرانە یا بیری چەپ بۆ بەڵام دوای شۆڕشی کولتوری بەستلاوە داخستنی زانکۆکان ئیتی ڕەوتەکە گۆڕا ئەوەی کە ئەلان گرینگە ئەوەیە کە پاش شەڕکە بەهاڵ ئیسلاح تەڵەبان فەوزایکی تازانینا بۆ گۆڕەوە هەوڵێندا دەفتەری تەحکیم و خوێندکارانی زانکۆکان بۆ لای بیری ئیسلاح تەڵەبی ڕاکێشن وردە ئەم بیری دووبارە سەر بەخۆی خواز و چەپ دووبارە شکلی گرتەوەەوە گرنگەکەی دێدا ئەلان کە پارەکە جوڵانەوەی ژینا دەستی پێکرد دووبارە زانکۆکان بە بیر ڕادیکاڵەوە دەستیان پێکرد جیاوازیەکە فقط دەوەیدایە کە خوێندکارانی ئێستی ڕەنگە لەگەڵ خوێندکارانی پێش شۆڕش جیاوازیان دەوە دەبێت خوێندکارانی پێش شۆڕش جیلی ئێمە زۆر ئارمانخواز یا ئارمانگەرا بووین ئەوانە زۆر واقعیتر و لاقیان لەسەر ئازیترەوە لە دوورشمی ژیانیشدا خۆی نیشاندا زۆرتر بە ژیان سرنج دەدەن بە دەوەیدا کەمێک گۆڕانکاری سایکۆلۆژیان گۆراوە بەڵام دامان کاتدا گرنگەکەی دەوەدا دووبارە ئەو مێژوێ بە شێوازێک دووپات دەبێتەوە و زانکۆکان دەبنە بنکەی بەرگری و مەقاومەت و بەردەوامی لە دژایەتێکە ڕێژیم بەڵێ بەڕێز دکتۆر سەید خۆشتان ئاگادارن بە بڵێن ڕژیمی کۆماری ئیسلامی بە درێژایی 44 ساڵ زۆر حەولیدا کە زانکۆکان ئیسلامی بکات بەڵام شکستی هێناوە هۆکاری چی بوون کە نەیتوانی نەخوێندکار و نەمامۆستا تا ئێستا بێدەم کات هۆکاری ئەوەیە خۆ ئەوەڵەن پەرسەندێکی تایبەتی بوو کە خودی کۆمەلگای ئێران هەیبوو ینی فکری ئیسلامی بەڕاستی ناتەبا بوو دەگەڵ ئەو شتێکە لە ئێرانی لە پێش شۆڕش و لە ڕەوتی شۆڕشیشدا دەماندیت ئەوە یەک نەگونجاوێک هەبوو بینی ئەو بیرەی کە ئێستێ شێوە پێیان وایە کۆمەلگای ئێران توان بگەڕێنەوە بۆ زۆر زمانێکی دوورتر خەڵکەکە هەر لەوڵەوە دەگەڵ ئەوە نەبوون بەتایبەت لە زانکۆکان بەشێکی ئەوەیە بەشی دووەمی ئەوەیە کە بەهەرحاڵ خودی بیری ئیسلامیکردنی زانکۆ بیرێکی ڕوون نییە بەساوان دیارە مەبەستیان دیار بوو لە ئیسلامیکردنی زانکۆ دەیانەویست ئەوڵەن ژینگە بە قۆڵی خوان ئیسلامی بکەن کە ئێستا هەر خەریکن بەڵام بەشێکی نیگەرانیان نەبوو لە زانستە مرۆیەکان کۆمەڵناسی فەلسەفە مێژوو بەو شێوازەوە دەیانەوێت دەستی بەسەرداگرن ئەوەی کە سەرکەوتوو نەبن خودی بەهەرحاڵ ئەو پۆتانسیێلەیە لە کۆمەلگادا هەیە و ئەوەی کە زانکۆ مەیدانێکە کە باها بیرینەوەی دێتە گۆڕێەوە بە پێچەوانەیە ئەو هەموو هەوڵێک کە دایانەوە نانتوانێت سەرکەوتوو بوون تەعاان نانتوانێت سەرکەوتوو بوون بە واتای زانکۆکانیان تێکداوە چون کۆماری ئیسلامی
دوورەوتی دەست پێ کردو یەک ئەوەندەی پێخۆش بە هەم لە شۆڕژی کولتوریدا هەم دوای ئەوە هەر ئێستش هەر مامۆستایەکی ناڕازی بۆ دەری کردو هەر خوێندکارێکی لێ نیگەران بۆ یا هەڵی پەسار بێ دەری کردەوە دەرنسیجە هەمیشە زانکۆکان لە بەر هێرشی تەسفیەدان بە قۆڵی خۆیان لەوەیدا بەشیشی زۆر لە زانکۆکانی تێکداوە ئاستی زانکۆکانی ناوەتە خوارێ بەڵام لە هەمان کاتدا خوب بەرگرێکی زۆر لەلایەنی خوێندکاران و ئەو مامۆستایانەی کە بەهەرحاڵ کەمێ بیری فکری زانستی پێشڕەویان هەیە لەو ڕۆتەوە بەپێچەوانەی ئەو هەموو هەوڵێک کە داوە بە لە سەرکەوتوو نەبوون بەڕاستی و هەر ئێستێش بۆ خۆیان ئێتراف بۆەکەن کە ئەمە دوای نزیکەی 4 یان نزیکەی چەند ساڵ نەمانتوانێت زانکۆکانمان ئیسلامی بکەین. بەڵێ دکتۆر سعید خۆشان ئاماژتان پێدا بەڵام مەسە بوودین خۆتان ئاگادارن لەگەڵ علم و زانست زۆر زۆر ناسازگارە ئیسلامیکردنی بڵین زانست چ مانایەکی هەیە ئەو هەموو پافشاری کۆماری ئیسلامی بۆ چییە؟ بەهەڵەوە باوتاریمان لە ئیدولۆژیەکان ڕادیە خوالان هەر مەلایکی خۆیان کتوێتی چەند ڕۆژ لەوەی پێش دەنەوێت لیباسی وەتاغی نیشتەگەریە عملی ئیسلامی بکەن مەلایک بۆ خۆی کتوێت کتوبە بەەوە پێکەنی نییە معنای نییە ئەمە لە حاڵێکدا کە دوکترمان نییە دەرمانمان نییە نازانم ئەم شتانەمان نێت توالان بێ باسی بکەیت لیباسی مەسەلەن ئەو دکترانەی کە نیشتەگەری دەکەن دەبێت ئیسلامی بێ قسێکی زۆر پێکەنی نییە بەشێکی دەگەڵ تۆ کۆنەپەرستیان بەڕاستی بەشێکی پێیان وایە کە گە زەواهری یا شێوازی ئیسلامی ڕاگرن کۆمەلگار لەو مەترسی کەوان دەیبینن بە حاڵ دوور دەکەنەوە بەشێکی لە ئیدولۆژیان دێتە دەرێوەلی بەشێکی ئەوەیە کە نیگەرانن نیگەران بە چ واتایەک نیگەرانی زانستە مرۆڤەکانن وە بارها ئایەتوڵا خامنەیی یاوان دیکە میشە کتویانە ئێمە مەسەن کۆمەڵناسی ئیسلامیمان دەوێت مێژوو نووسی یان مێژووکاری ئیسلامیمان دەوێت نازان علمی فقه و حقوق و سیاسەتی ئیسلامیمان دەوێت بەخاطرەوەی دەزان خب ئەو زانستە مرۆڤەکان بە تایبەت ئەو بنەمای زانستە مرۆڤەکان کە لەسەر لە ڕوتی ڕەوشنگەی ڕادستی پێکرد تا ئێستێ دەگەڵ بیری وان بە تایبەت دەگەڵ ڕاوەی وان لە دینی ئیسلام و لە فیق و ئەوانە ناخێنتەوە لەو بارەیەوە مەترسێکی گەورە دەبینن و هەوڵی ئەوە دەن لە ڕوانگەی زانستیەوە دەنەخۆ لە بوارەکانتیکە غیرە زاهرەکەی یا ژینگەکەی وەک پزیشکی وەگەوانی دیکە زۆر هەوڵ و تەقەلایان کەمترە لە زانستە مرۆڤەکان بەڵام مەترسێکی زۆر گەورە دەبینن لە زانستە مرۆڤەکان بە واتایەکی بەشی زۆر لە بربەرەکانی یا مەقاومەتی کە دەکرێت ئەو مامۆستانە کە لە بەشی زانستە مرۆڤەکان دەخێنەوە ئەو ململانی هەر لە سەرەتای شۆڕشەوە تا ئێستا بەردەوام بوو بەردەوامیش دەبێت. زۆر باشە بەرز دکتۆر سعید ئێوە پەیوەندی بڵین خوێندکار و باقی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان چۆنە تا ئێستا چۆنی دەبینیوە دەور و نەخشی بڵین خوێندکار و مامۆستا تا ئێستا چۆن بووە؟ لە ئێرانە لاقل لە مێژووی ئێراندا زانکۆ بە مامۆستا و خوێندکاری زانکۆ هەمیشە بەشی پێشەنگی کۆمەلگا بوونەوە دۆدا گومان نییەوە دەوری سەرەکی و گرنگیانە بۆ خوب هەمیشە ڕنگدانەوەی ئەو پێداویستیان یا ئەو ڕەوتەند کە لە کۆمەلگادا خەریکە قەوارە دەگرێت دەوەیدا گومانێک نێت بۆیە دەوری زانکۆ بە تایبەت خوێندکارانی زانکۆ بەشێک لە مامۆستان هەمیشە دەورێکی پێشەنگیان هەبوو بەڵام کۆماری ئیسلامی لە ڕاستەکەیدا جیاواز لە هەوڵی ئیسلامیکردن کارێکی دیکەشی کردو کە بە پێکهاتەی زانکۆکانی ئێرانی تێکداوە ئەوژەوەی بە نیوڕێبراڵیکردن یا بە ئیداریکردنی زانکۆکان کە بەداخەوە دەڵەمە منەوە 12 ساڵێکە لە کوردستانی باشوور بووم عینی کۆپی لە کوردستانی باشووریشە ینی وەختی تۆ زانکۆ دەکەی ئیداری بە واتایە کارمەند لە ئیدارە هەمیشە هەوڵی ئەوەی هەیە کە لە پلەیەش دیکە بچێتە پلەیەکی سەرتر خۆ بەگەر لە زانکۆ بتەوێت ئەوە بکەی لەو پلێ بچێ پلەوەزە دەبێت وتار بنووسی کتێب بنووسی ئەلان ئەمە لە ئێران دەبینین وتار نووسین تێزی دکتران نووسین تێزی ماستێر نووسین کتێب نووسین هەمووی ئەوانە لە بازاری دەکردێت بۆ خۆشیان دەڵێن ینی احترام بەوەی دەکەن کە مەسەلەن لەبەر دەرکەی زانکۆی تاران زانکۆیانەکە نووسیانە تەلێفۆنیان دا و دەیان تەلێفۆن هەیە کە تێزی دکترا بەوەندەی تێزی ماستێر بۆنێ بازارێکی گەورە کراوەتەوە بۆ واتایە بەداخەوە دەڵم ینی
ئاستی زانستی زانکۆکانی هێنا خوارێ بە کەسانی وەک ئەحمەدی نەژا و دوو محسنی ڕزایەوەنە هەموو دکترن ئەلا لە ئێران دکتران وەرگرت و دەرز دەڵێن یا بە قۆڵی مامۆستایکی کۆمەڵناسی زانکۆی بەشتی چەند ساڵە پێش و توێژی چەند دەگەڵ کرد وتی من لە ئەڵمانیش خوێندومە تا ئێستا 3 کتێب و 40 وتارمە من شاگردم هەبوو ئەلان تەواو بۆ 200 کاری هەیە 25 کتێبی نووسیوە 500 وتاری نووسیوە لە 20 جێگاش مەسئولیەتیە باشە چۆن شتی وا دەبێ من 30 ساڵە مامۆستام 3 کتێب و 40 وتارمەیە چۆنە دەکرێت یعنی مەبەستمەوەی خودی ئەو نیۆلیبرالیزمە زانکۆ بە بازاڕیکردن ئەو شتەی کەوانە مەسەلەن فەرزکە زانکۆی ئازاد زۆر جێ سرنجە زانکۆی ئازاد کۆپی ئۆپن یونیڤەرسیتی ئێرەیە زانکۆی ئازادی ئێرە بەشێک لە مامۆستانی سۆسیالیستی ئێرەدایاننا بۆ منداڵانی کرێکار ئێستێش کە ئێستێ زانکۆی ئازادی ئێرە گەورترین زانکۆی ئوروپایە لە سەرەوەی هەمووی دەدۆلەکە دەی زانکۆی ئازاد یا پەیامین و لە ئێرانێ بەڕاستی زانکۆیە کە فقط پولی ژوورە دێ شەهادە یا مەدرەکێکت دەدنێ ئەوەش مەترسێکی زۆر گەوریان هێنا سەر زانکۆکان و بەداخەوە دەڵم ئاستی هەموو زانکۆکانی ئێران ئەلان زۆر لە بەنسبەتی ڕابردوو زۆر خراپترەوە ئەوەش پێش هۆشی مەسنوعێ ئێستا کە هۆشی مەسنوعی هاتۆ مەترسی لەسەر ئاسی زانکۆکانی ئێرانێ بەڕاستی زۆر جددیەوە پێمە داهاتوێکی زۆر مەترسیدار چاوەڕوانیان دەکەن زۆر باشە پرسیارێکە بەڕێز دکتۆر سەید ئێمە دانیشتجوو بڵین لەگەڵ حیزبە سیاسیەکان پەیوەندیان بڵین وەکو جاران نەمایە شاید بڵین کەمتر بووە ئێوە پێتان وایە حیزبەکان کەمتر خەمن یا خودی خەباتی دانیشتجووەکان گۆڕاوە بەخدای هۆکاری زۆرە حیزبەکانش کەمتر خەم بوون بەڵام هۆکاری سەرەکیەوەیە کە بەهاو حیزبەکان یعنی حیزبی چەپە بیری چەپ جا حیزبە چەپەکان چ کوردستانی چ غێری کوردستانی بێ باڵ کۆمار ئیسلامی شاڵاوێکی سەرکوتی هەبوو و بەهاڵ واقعێتیەوەی ینی پاش دەورەیەک دوای شۆڕشی کولتوری دەستی حیزبە چەپەکانی لە زانکۆ کردەوە ئیمکانی پەیوەندی لەگەڵ زانکۆکان زۆر ڕاحەت نەبوو لە حاڵێکدا زۆربەی حیزب چەپەکان لیاندرا بوو کارتاسڵەکان یانیا کوژرا بوویان لە زیندان بوو باقیەشی چوبنە تاراگە و کۆچیان کردبوو لەو ڕوانگەوە بەشێکی ئەو فەوزایەیە کە دیکتاتۆری ڕاشتوی فاشیستی کۆماری ئیسلامی زاڵی کرد بەسەر کۆمەڵگا بەشی شیەوەیە کە وەختی زانکۆکان گیانیان گرتەوە بەتایبەت لە دەورەی ئیسلاحات فەوزایکی دیکاتە گۆڕێەوە دووبارە باسی زانکۆ و خەباتوان هاتنەوە گۆڕێ و دوای شەڕ و دەورەی ئیسلاحات بەهەرحاڵ حیزبەکان حیزبە ڕادیکاڵەکان ئیمکاناتی پێشویان نەما بوو و ئیمکانی دەستەسیشیان نەما بوو و بۆشایەک بەڕێی من بینی هیزری خوێندکارانی ئێستێ لەگەڵ حیزبەکانیش پێک هات بەهەرحاڵ ئەو گۆڕانکاریانەی کە لە دنیا ڕوادات و ڕنگدانەوەی لە ئێرانێ مەسەلەن لە باری فکرێەوە دەڵەمەلان خوێندکارانی زانکۆکانی ئێران زۆر ڕادیکاڵن زۆر مەسەلەن حتا لە باری چەپیشەوە گە فکر بکەوە ڕەنگە زانیاریان لە بەشێک لە کادرەکانی حیزبە چەپەکانی ئێمە زۆر باشتر بێ ڕاستەکەی ینی مەسەلەن کابرا دەبینی ئێستێ شەر چەپە خۆی پێ چەپە لە لێنین و ئەوە نایەتە خوارێت لە سۆزکی من خوێندکارم دیوە یا پەیوەندیم لەگەڵ گرتۆ مەسەلەن زۆر باش ئاڵتوسێ دەناسێت ژاک دەناسێ ینی شتەکانی خوێندێتەوە چون تەرجمەش لە ئێرانی بەڕاستی تەرجمە لە ئێرانی بازاڕی باشی هەیە ینی بەشێکی زۆر لەو دەقانە تەرجمە دەکرێنەوە بەشی چیەوەیە ینی بەشێکم پێم وایە بۆشایەک ساز بۆ بینی حیزبە سیاسەکان بەکارجی حیزبە سیاسەکان لەگەڵ ئەو جیلە تازەیە کە تێڕوانینیش کەمێک جیاوازەوە لێرەشدا لێک ناحاڵی بوونێک هەیە هەمووی ئەوانە بوونە هۆکار بەداخەوە دکتۆر سەید ڕێکخرا و سازمانە دانیشتجویەکان چۆنن و لە چه ئاستێکدان لەسەر ئەمە ئەگەر بکرێت بۆمان بدوێ و میدیا و گۆڤارە عیلمی و زانستیەکانی زانکۆکان لە چه ئاستێکدان ڕێکخراوەکان ئەوەندەی من ئاگادارم چون بەڕاستی وردەکارەکەشی من زۆر چاک نازان چون لە ئێران نەبووم لە دەرەوە من چاو دەرێم کرد بەڵام ئەوەندەی من لێ دەزانم دوای لە دەورەی ئیسلاحات بەتایبەت لە دەفتەری تەحکیمی وەحدەت کە بەستا بڵێ ڕێکخراوی سەرەکی خوێندکاران بوو بەدەستی ئیسلاح تەڵەبان بوو لەژێر چەتیەوە چەپەکان تا هەفتێ هەوڵانەدا بیری ڕادیکاڵی غێری ئیسلامی یا غێری ئیسلاح تەڵەبی
زەخکەنەوە کە ئەڵبەتەوە دوای خۆی لە جوڵانەوەی 98 خۆی نیشانداوەی دانکوتان زانکۆکان خوێندکارەکان هێنایانە گۆڕێکە ئیسلاح تەڵەب ئوسولگەرا دیگە تەمام ماجەرا دەواقەدا لێرا دەستی پێکرد لەو ڕەوتەیدا هەوڵ درا بەڵام بەهۆی زاڵبوونیوانە بەڕاستی بەشێکی زۆر لە فکری رادیکال هەمیشە لەجێ سێبەرە بوو لە جوڵانەوەی ژینادا ئەو شتە زۆر باش خۆی نیشاندا جوڵانەوەی ژینا دووبارە و فکر هاتە گۆڕێ وە سیستمی ئەوەی کە بۆ من جێی سەرنجەوەدی سیستمێکی ڕێکخراوی غێری ئەستونیان هەبوو هەر بۆیشە کە دەبینی مەسەن زانکۆی بەهشتی زانکۆی تاران زانکۆکانی دیکە دەدید بەتای بە کچەکان دەوری زۆر سەرێکیان گێرا و دۆشمەکانیان زۆر ڕادیکاڵ بووە لە زۆر زیاترە کچان و ژنان زۆر زیاتر هەتا ئەو دروشمە ئیوان بوو لە ئەتراز بە خەڵکی ئازادی ئەندیشە ئەسپۆستی شیشە نێمیشە یعنی منزم ئەوان خۆیان لە زانکۆکان داهاتنە مەیدانێ لەو ڕانگەوە شێوازێکی تازە خەریکە سەردا بەڵام خوب بەشێکی زۆریان گیراون بەشێکی زۆریان هەڵپڕێسراون بەشێکی زۆریان دەرکراون ئەوەشمان لەبیر نەچێ ینی تەلەفاتی زان خوێندکارانی ئێران لە جوڵانەوەی ژینا زۆر زۆر گەورە بوو وەڵی ئەوە ئومیدێکی کردوێتەوە کە بکرێت بە حاڵ سەرکردایەتێک هەبێت لە ئۆپۆزیسیۆن ئێرانی خوێندکارانی دووبارە جوڵانەوەی خوێندکاران لە ئێرانە هەرە و دەورەی هەبێ هەمیشە کە لە تاریخی ئێرانی هەیبوو بەڵێ بەرز دکتۆر سعید ئێوە ئاگادارن کە لەگەڵ هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی زۆر یەک لەو مامۆستانی کە زۆربیان ئەوانی کە بە بیری چەپ و ئازادی خواز و پێشکەوتن خواز بوون زۆربیان ئەعدام کرد زۆربیان دەرکردن زۆربیان هەر معلوم نەبوو چیشان لێ بەسەر هێنا ئێستا کە هەمومان خۆمان ئاگادارین شەپۆلێکی زۆر لە دانیشتجو لە مامۆستا ڕوو دەکەنە دەرەوەی وڵات ئەمە کاردانەوەی چۆن دەبێت بۆ ئاستی زانستی لە زانکۆکانی ئێراندا بگومان کاردانەوەی باش نابێتەوە هیچ قسەی نییە ینی حەت خۆزان هەر مامۆستا هەتە لەوانەی ئیسلامیشن بەڵام خۆ بە هەر حاڵ ڕێز و احترامی فکر دەگرن ینی مەسەڵەن ئاغاجاری نازام ئەوانەیە کە بە حاڵ بەشیش زۆر خۆیان دەریان کردنی ئیسلامی بوون دەگەڵ حکوومەت بوون بەڵام وەختە باسی مێژوو دێتە گۆرە باسی کۆمەڵناسی دێتە گۆرە زان ئەو شتە و شتانەی بەسلاف شەرعی فقی ناخێنێتەوە دێنی لەوەی حاڵین لە دنیا کەمە حاڵی خوێندەوەریان هەیە زیبا کەلام مەسەڵەن کە ئێستش نمونێ ئەوانە کە هەمویان دەرکردوون خب ینی مەسەلە فقط ڕادیکاڵەکانی ئەوەش لە پاڵ ئەو بەسڵاب نیوەڕێباڵیکردنەی زانکۆ بەداخەوە دەڵام ئەوەش ئاستی زانکۆکانی زۆر هێناوەتە خوارد ینی ئەلان لە زانکۆی تاران کەسانێک دەرز دەڵند کە بەسیجی بوون ئەسڵەن سەوادیان نییە بەداخەوە بۆ ئەوەش بۆ خۆی مشکلێکی دووبارە بۆ کۆمەلگا دێنتە گۆرە بۆ زانکۆکان دێتە گۆرەکە بە قۆلی بەڕێستان کە ئەو هەموو کۆچەشمان هەیە و هەموو مامۆستا باشە لە دەرەیە باها زانکۆکانی ئێرانە ئاستیان هاتووە خوارێ بەڵام خۆ بەوەمان لەبیر نەچێت کە ئەگەر گۆڕانکاریش سیاسی لە ئێرانی ڕوو بدات ئەومە دەرەوەی وڵات دەڵان بەشی زۆری مامۆستای بەشی هەردەقل لە بریتانیا کە من دەژیم لە هیچ دپارتمانێکی زانستی مرۆڤی نە یەک دوو مامۆستای ئێرانی نەبێت یعنی ئەوە بەخۆی زۆر جێسرێنجە تەواقەدە و زۆربەی ئەوانەی دێنە دەرێ لێرە هەوڵدەن بەتای بەلەوانێ گەنجن حتمما پێگەیەکی زانستی بۆ خۆیان دەبینەوە و دەوری باشیان هەیە وە خۆ بەگەسی بینێ فەوزایش سیاسی بکرێتەوە بە شێوازێک و ئەم ڕێژیمە فاشیستە دیکتاتۆریان نەمێنێت یاساڕۆی کە مێلاواز بێتە خو مامۆستایان دەگەڕنەوە بەڵام لە حاڵی حازردا بەڵێ مەرترسێکی زۆر گەورە لەسەر چارەنووسی زانکۆکانی ئێراندا هەیە بەڕاستی و هەوە قسێک نەفەقەت دێمە بکەن ڕوحانیوانیش دێکەن یعنی حتا ڕوحانی دڵکاکە وا مەکەنەوە وڵات خەریکە تێک دەدان گۆ مامۆستانە بۆ دەکەن ڕۆحانی بۆ خۆی کە سەر کۆمار بووە نیگەرانی لەوەی هەرجاچە دەگات بە ئێمەمانە بەڵێ دکتۆر سعید ئێوە خۆشتان ئاماژتان بە ئەم پەیوەندی خوێندکارانەوەدا بەتایبەت لەو جوڵانەوەی ژینادا ئەم پەیوەندی زانکۆ مامۆستا لەگەڵ دانیشتجوو تا ئێستا لە کۆمەلگادا چۆن بووە و چۆنتان بینیوە و دەبێت چی بکرێت کە ئەم پەیوەندیە قوڵتر بێت و ئەم بزوتنەوە خوێندکاریە تێکەڵ بە بزوتنەوەکانی دیکە بێ وەکو بزوتنەوەی ژنان وەکو بزوتنەوەی کرێکاری وەکو خانەنشینان وەکو بڵێن کامیۆنداران
دەبێت چی بکرێت کە ئەمانە هەموو پێکەوە گرێ بدرێن؟ وڵات چی بکرەکەی وەیە خۆ بۆسیۆن ڕاهبەری و ئستراتێژی دەوێت ڕاستەکەی دەوێت ڕاهبەریەکی دەوێت کە وەڵەن نەبزی کات و زمانەکە دەربکات گۆڕانکاریانەی کە ڕووی داوە بزانێت لە دنیا زۆر گۆڕاوە ڕاستەکەی بە تایبەت ئەمن لایانی چەپم مەبەستە یعنی ئەنان زمانی ئێمە کەودمی لە سەرەتای شۆڕش و پێش شۆڕش دۆست شتەکەمان سادە دەدێت یعنی پێمەوە بۆ علمێکمان بەدەست دەبێت مارکسم لێنیزمیدی لەسەر هەر بەردەشی دەین دێکاتە ئاو بەڵام واقعێتیەوە زۆر لەوە ئاڵۆستەکە ئێمە فکرمان دەکردەوە یا جولی پێش ئێمەش فکریان دەکردەوە و بێگومان لە 50 ساڵ ڕابردوو وەزعی دنیا لە ڕەوتی بەجەهانی بوون زۆر لەوە ئاڵۆستر بوو لەوە زۆر ئاڵۆستر بۆ و تەکنۆلۆژیە تازەی کات گۆڕێکە زمانی من نەبوو ئەسن نە مۆبایل هەبوو نە ئینترنێت هەبوو نەهۆشی مەسموعی هەبوو یعنی ئەو شتانە هیچی نەبوون ئێستاوان هەمووشی ئیزافی بووە دەگەڕ سەرەوەی کە خۆب ئەم سەرکردایەتێکە قەوارە بگرێت ئایا ئەوڵەن نەبزی و زمانە دەرک دەکات و دوای خۆی دەگونجێنێت وە لەو ڕەوتەدا دەتوانێت ئستراتێژێکی هەبێت کە خوێندکاران کە خۆب لە کۆمەلگایە کە دینامیزمی پەرەسەن و ڕادیکالیزمی تێدای خوێندکاران هەمیشە پێشەنگ بوون لە هەموو جگای دنیاوە بەداخۆ فەقەت لە باشووری کوردستان ئێمە وانێت دەنا لە هەموو جگای لە فەڕانسەی لە هەر جگای تۆفەکەی هەمیشە زانکۆکان پێگەی پێشەنگ و فکری ڕۆژن هاوکاتن ڕوانگەوە بێگومانە و خوێندکارانەی کە لە زانکۆکان دەخێن و داهاتوی ئێرانی دیاری دەکەن پەیوەست دەبن دەگەڵ جوڕانەوەی نەتەوە بندەستەکان دەگەڵ جوڕانەوەی کرێکاران و خەڵکی هەژار دەگەڵ جوڵانەوەی ژنان بە حاڵی ومان لەبیر نەچیالان لە ئێرانێ جوڵانەوەی ژنان تایبەتمەندێکی هەنگە لە هیچ دنیای نەیبێ بەڕاستی هەم لە باری فکرەوە دەڵم و هەم لە باری هێزی کۆمەڵایەتیەوە ئەلان لە ئێرانی ئەوەندە ژنی ڕۆمان دوسمانەیە لە ئەمریکای لاتین و لە ئەوروپاش دیوامان نییە ئەمە یەکەم جارە لە وڵاتێکی بە ئیستیلاح جەهانی سێم شتێکی وا ڕوادات یا هەیوانێز کشەکان زۆرن دەزان کواسن بیرمەندی ژن زۆرە وێبلاگنووسی ژن زۆرە نووسەری ژن زۆرە یعنی هەمووی ئەوانە لەو ڕوانگەوە بێگومان ئەگەر ئستراتیژیەکە بەڵام خوب ئەمە لە جوڵانەوەی ژینا دیتمانی دی لە جوڵانەوەی ژینا هەمومان هیوای ئەوەمان هەبوو نەبوونی ڕاهبەری و ئستراتیژی ڕوون بەڕاستی دوای ئەو هەموو ئومیدە بەها جوڵانەوەکە بەرەو کزی ڕۆیدی ئەنێگە شەپۆلێکی دیکە دەست بکاتەوە دووبارە و پرسیادێتە گۆڕێ ئایا کۆمەلگای سیاسی ئێرانەوە بە تایبەت بەشی ڕادیکاڵی کۆمەلگای سیاسی ئێران کوردستانێ فکرێک لەوە دەکەنەوە کە ئستراتێژیەکی دانیان کە بتوانێت ئەو پەیوەندی سازکایانە خۆ ئێمە لە قودۆ قۆناغی مەسەن لە 20 تا 32مان هەبووە لە سەرەتای شۆڕش تا حەدێ ناڵم بەلاوازی هەبووە لە قۆناغی شۆڕش و سەرەتای شۆڕش سەرکەوتنی کۆمار ینی جێگیربوونی کۆماری سلێم بەڵام لەو جوڵانەوەی ئێستادا بەداخەوە ئەو شتە کەم بوو نەبینراوە نەمانتوانی پیکەین نەکردرا. زۆر باشە بەڕێز دکتۆر سەید من پرسیارێکم نییە چون کاتی بەرنامەکەمان ڕوو بە کۆتاییە ئێوە بۆ ئەم ڕۆژە خۆتان چ قسەیەکتان هەیە یاگە ئەزانن ئاماژتان بە خاڵێکی نەوتراوە هەیە لە کۆتاییدا بفەرمون. وەڵا من شتێکی کە زۆر سوپاسیەوە دەکەم من بەداخەوە بەیانیشکاستان ڕۆ 16 ڕۆژەکەی وایە ئەگەر 16 سەرماوەست بەدا بەداخەوە دیتم ڕنگدانەوەی لە میدیا زۆر کەمە ئەوە بۆ من زۆر جێداخە بوو یعنی من تەمەشای مەسەڵەن هەموو سایتەکانم کرد چ BBC چڕادە فەردا چ حتا یەک دوو بەیانەم دیت لە ئەخبار ڕووسدا هەبوو هیچ زۆر بەوانێک یعنی ئەوە بۆ خۆی زۆر جێ داخە دەواقعدا کە دەبوو ڕۆژی خوێندکار زۆر بەجددیتر بە ئامادەی زۆرتر پێشوازی لێ بکرێتکە کەم تەرخەمی بوو هیوادارم ئەم کەم تەرخەوە لەو بۆ نانەن لە داهاتوو نەبێت ئەوە لایەنێکی لایەنی دووەمیژەوەیە کە خۆب خوێندکارانی ئێمە لە زانکۆکانی ئێران هەمووی دەڵام باجێکی زۆر گەورەیاندا لە جوڵانەوەی ژینەوە حەقە کە ئێمەش ئاگاداری وەزە بن هەوڵێکی زۆر درا یعنی ئەوەندە دیارە خۆ ئیمکانات کەمە دەنا لە 14 و 15 و 16
کۆمەڵە بەیانیاندا کۆمەڵە هەوڵیاندا بەڵام خب ئەلان سەرڕۆیەکی زاڵ کرد و کۆماری ئیسلامی بەڕاستی زۆر زۆر ئەستەمە چالاکی و دەگەڵ زۆربەی و کەسانی قسە دەکەی بەتایبەت لە هەم لە زانکۆکان و هەم لە شارەکانی کوردستان بەڕێتەوە لاقت خواردانی دە نەفەر لە وڵای دیان دەرێ هەڵێ سەرکوت زۆرە لەوەیدا خب گومان نیە بەڵام پێم وایە ئێمەمانان لە دەرێ ئێمەمانان کە دەڵام ئەو کەسانی ئیمکاناتی ڕەسانەیان هەیە دەبوو ئەو کەمتەرخێنەر نەکەن و هیوادارم دەداهاتوو هەوڵی ئەوە بدەین بایەخشی زۆرتر بە خوێندکاری و جوڵانەوەی خوێندکار بە ڕۆژی خوێندکاران بدەین و لە بیرشمان نەچەوە دروشمەکە هەر لەوێ ڕادەسی پێکرد اتحاد مبارزە پیرۆزی و ئەمە پیرۆزی و ڕۆژەش دەوەیدایەوە بەڕاستی ئەو ڕێگایەشە کە ئێمە لەو دەمێ و دووپاتی دەکەینەوە پێم وایە وەک دروشمێک ئێستێش بایخە خۆی هەیە سوپاس بۆ ئێوەش بەڵێ زۆر زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر سعید شەمس مامۆستای پێشووتر و لێکۆڵەری سیاسی زۆر سپاس بۆی کە بەشداریتان لەم بەرنامە تایبەتدا کرد سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بەڵێ عەزیزان لە هەلومەرجی ئێستادا کە دەنگی خەبات و ناڕەزاتی لە هەموو گۆشە و کەناری ئەم کۆمەڵگایەدا بەرز بۆتەوە لە هەلومەرجێکدا کە ئاستی خەباتی کرێکاران خەریکە پەرەدەستێنێت لە هەلومەرجێکدا کە ژنانی ئازادی خواز لە مەیدانە جۆراوجۆرەکانی خەبات لە دژی کۆنەپەرستی ئیسلامیدا سنگیان کردوتە قەڵغان و مامۆستایان خانەنشینان کرێکاران و بێبەشان و سەملێکراوان ڕێگای دادخوازیان گرتوتە بەر بە شێوەیەکی سروشی دەبێت چاوەڕوانی ئەو بکرێت کە بزوتنەوەی خوێندکاریش کە خاوەنی گەلێک ئەزمون و نەریتی خەباتکارانی بەنرخە خۆی لەگەڵ کەش و هەوای گشتی کۆمەڵگا و ویست و داواکاری ڕەواکانی بێبەشان و سەم لێکراوان هاواهنگ بکات. وێرای بەرزڕاگرتنی یاد و بیرەوەری خوێندکارانی گیان بەختکردووی 16 سەرماوەزی 1332 هەتاوی درود دەنێرین بۆ قارەمانێتی و فیداکاری سەرجەم خەباتکارانی شۆڕشێڕ و کۆمۆنیستی بزوتنەوەی خوێندکاری ئێران و ڕێزدەگرین لە خەبات و گیانبازیان. زۆر سپاس بۆ ئێوەی بنەرانی ئازیز کە تا ئێستا لەگەڵمان بوون دوادانی کە ئەم بەرنامە تایبەتشتان بەدڵ بێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرێت تا بەرنامەیەکی تر هەر شاد و بەختەوە.